هەر لەسەر 16 ئۆکتۆبر و داگیرکردنی تەواوی ناوچە کوردستانیەکان لە 150 خاچی کوردستان لەلایەن حەشدی شعبیەوە ئەو چەکدارە عێراقیانی کە بەرگەی 3-4 پیکاب ڕیژدار و شەڕواڵکورتیان نەگرت و هەڵاتن هەموو ئەو ناوچانە بە خوێنی پێشمەرگە پارێزرا بوون. بەڵام دواتر دەسەڵاتدارانی عێراق چوونەوە سەر ئەسڵەکەی خۆیان و هاتنەوە ئەو ناوچانەیان داگیر کرد. دوای 5 ساڵ لە داگیرکردنەوەی کەرکووک بزانین چی ڕوودا، گۆڕانکاریەکان چی دەبن، ئەیداخۆ کورد سوودی لەمانە وەرگرتۆ خۆی بۆچی ئامادە دەکات. بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر محەممەد خورشید بەرپرسی لقی سەی پارتی دیموکراتی کوردستان لە کەرکووک ڕاستەوخۆ لە ستۆدیۆ ژووری هەواڵ لە لامان میوانە قسەی زیاتر لەسەرم بابەتە دەکەین. کاک دکتۆر زۆر بەخێر بێن، زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان. دەزانی ئەمڕۆ ڕۆژێکی ڕەشە و تاوانێکە بە ناوچەوانی دەوڵەتی عێراقەوە ناتوانن لی دەرباز ببن. پێ دوانیە دەمەوێت زۆر بەڕاشکاوانش وەڵامی پرسیارەکانم بدەیتەوە. پێ دوانێ 16 ئۆکتۆبر یەک ڕاستی دەرخست کە هیچ جیاوازیە لە نێوان ڕژێمەکەی سەدام حوسێن و ئەم دەسەڵاتدارانی عێراقدا نییە. بەناوی خۆی گەورە سڵاو بۆ بینەرانی بەڕێزی کوردستان 24 سڵاو بۆ خانەوادەی سەربەرزی شەهیدان و ئەو ڕۆڵە قارەمانانەی کە بەداخەوە لە تاڵیادی 16 ئۆکتۆبر گیانی خۆیان کردە قوربانی بۆ پاراستنی نیشتیمان. بەشێک لە بریندارەکان تا ئێستاش ئەناڵێنن بۆ برێنانەی هیانە هیوای چاک بوونەوەیان بۆ خوازم. ئەوەی کە جنابێت چ لە ڕاپۆرتەکە و لە پێشەکی وتێت و ئێستاش لە ئارەسەکردنی پرسیارەکە وتت بەندە موافقم بتەکیت وایە، بەڵام هەموو ئەم پەڵە ڕەشە بە نەوچەوانی دەسەڵاتدارانی عێراقەوە نییە لە بەرەوەی بەشێک لە سەرکردایەتی یەکێتی بە تایبەتی کوڕانی تاڵەبانی و برازاکانی بەشێکی دیاری ئەم پەڵە ڕەشەیان بە نێوچەوانەوەیە و نیشتیمان و ئایندە ڕۆڵەکانی ئەم گرە هەرگیز نیان بوورێ لەو خیانەتە مێژوویەی کە کردویانە. من پێم وایە هەندێک لەوانە تەنها بە کوردی قساکەن ئەگەرنە هیچ سفاتێکی کوردیشیان تیانە. بۆیە حکوومەتی عێراقی سوء ئیستفادەی کرد لەو خیانەت و لەو ناکوردبوونەی ئەوان بۆی کە ئەم غەدرە مێژوویە لە خەڵکی کوردستان بکە لە ناوچەکانی دەرەوەی داری هەرمی کوردستان بکە، بە تایبەتی دوای ڕفراندۆمە سەربەرزەکەی پارێزگای کەرکووک کە لە ژمارەی 735,000 و کەسر کە لە ناوچە ئازادەکان ئامادە بوون دەنگ بدەن، زیاتر لە 650,000 دەنگیاندا بەڵێ بۆ ڕێفراندۆم واتە ئیستفتاش کرابوو، بەشێک لە مادەی 140 جێبەجێ کرابوو. وەکو جەنابی سەرۆک بارزانی لە کەرکووک گوتی کەرکووک لەژێر ئاڵای کوردستان پارێزرا لە تیرۆریستانی داعش لەو شەڕواڵ کورتانی کە جەنابەت باست کرد و بۆ خۆی لە ڕووی خاک بە خوێنی پێشمەرگە مادەی 140 جێبەجێ کرابوو، بەڵام جارێکی تر ئەمانەیان خستەوە ژێر هەموو محەممەدی وتان عێراق سوود ئیسیفادەی لەو بابەتە کردووە. ئەی عێراق ناڵن ئێمە براین و بژی برایەتی کورد و عەرەب و هەمومان لەم خاکەژین، بۆچی سوء بۆچی داگیریان کرد؟ ئەگەر پێشی دەڵێن ناوچەی جێناکۆک، ئەگەر جێناکۆک بێ خۆی یان نابێ ئەوانیشی لێبن یان دەبێ هەردوو لا لەوێ بن. ئەگەر سێری تاریخی دروستبوونی دەوڵەتی عێراق بکەین کە بەناو لە 21 دروست بووە، بەڵام لەکاندنی ویلایەتی مووسڵ لە 25 و دوایی ئیستفتاکە و بە ڕسمی 26 کە هاتۆتە سەر عێراق لە لەکاندنی ویلایەتی مووسڵەوە بە عێراق ئەو شیعرانەی کورد و عەرەب برایە و فڵانە ئەمانە ئێمە هەموو کاتێک بیستومانە باشە، بەڵام ئەمە تەنها زارەکیە و لە واقعی ئەمە لە هەر کەسێک لە عێراق دەسەڵات بووە تەنها لەوانەیە مەسەلەن کوڵاو بە عەمامە گۆڕابێ، ڕیشتاشین بە ڕیژدار گۆڕابێ، ئەگەرنا لە ڕووی فکر و لە ڕووی ناخەوە ئەوەی کە هەیەە بەرامبەر بە خەڵکی کوردستان و بۆ داگیرکاری خەڵکی کوردستان هیچ جیاوازیەکیان نییە. لە 5 ساڵی ڕابردوو ئەو تعریبەی کە کراوە لە پارێزگای کەرکووک لەوانەیە لە 20 ساڵی دەسەڵاتی حیزبی بەعسیش نەکرابێ، بۆ ئەو 5 ساڵی ئێستا زۆر خەتەرترە لەسەر کورد لە پارێزگای کەرکووک لەو 20 ساڵی بۆ نمونە 20 ساڵی ڕابردووی حیزبی بەعس. کەواتە تعریب بەردەوامە لە راپۆرتەکەش ئێوە بینیتان ئەو حیزبانی لە هەولێرن و بارەگایان هەیە دەڵێن دۆخی کەرکووک یەکجار خراپە. پرسیارەکەی منەوەیە ئەگەر ئەوە خراپە بۆ ئەوان چیەکەن لێ بۆ ساحب نابنەوە؟ ئەی ئێوە وەکو پارتی دەڵێن چی؟ ئێمە گفتوگۆی زۆرمان لەگەڵ ئەو حیزبانە هەیە و ڕێزی زۆریشمان بۆیان هەیە و برایانێتە لە ئەحزابی کوردستانی لە ڕفراندۆم لە 16 ئۆکتۆبریش مواقفیان هەبووە. بۆ نمونە مەسەلەن بارەگای حیزبی شوعی
بەرهێرشێکی تونند کە حزبی شوعی کوردستان تەمان بارگای حزبی زەحمەت کێشان بەرپرسی یەکەمی حزبی سۆشیالیست ئەمانە هەمووی ینی ئازار دران فڵان دران بەڵام دیارە بڕیاری سەرکردایەتی خۆیان بووە هەر چۆنێک بێ بارگەکانیان لە کەرکک بهێڵنەوە وەکو ئەو بارگایانەی کە ئەو مستەسمرانەی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ناوی خۆیان ناوە سەرکردایەتی لەوێ ماونەتەوە بۆ پاراستنی دەستکەوتی لەوێ نین ئێوە ئێستا خێر هیچ بارگایەکی بارگای ڕسمی پارتی دیموکراتی کوردستان لەوێ نییە باشە با بێنە سەر بۆ خۆ دەزانی ڕیفراندۆم یەکێک لەو چەکە کاریگەران نەبوو کە بەڕاستی هەم بۆ دەوڵەتانی داگیرکەر هەم بە تایبەتی بۆ دەوڵەتی عێراق کە داگیرکەری باشووری کوردستانە سەلماندی لە 93 خەڵکی کوردستان داوای سەربەخۆی دەکەن بە داگیرکاری ڕازی نین لە 7 ماوەتەوە بەڵام پرسیارەکە ئەمەیە بۆچی هێشتا هەندێک لایەن هەندێک کەس لێرە و لەوێ هێشتا هەردژی ڕیفراندۆم قسەیەکەن ئەمە لە چیوە سەرچاوی گرتووە لەوەوە سەرچاوی گرتووە ئەوانە خۆیان بە کەمەزانن لە ئاستی داگیرکەرە خۆی ئێمە بێ بزانین لە باشووری کوردستان دوو قوتابخانەی جیاواز لە خەبات هەبووە قوتابخانەیەکی نەتەوەیی هەبووە قوتابخانەیەکی عێراقچی و دژەنەتەوەیی باشە ئەو ڕووداوانەی لە 1964 ڕووەدا و دواتر پەیگیرەکە بۆی کە مەسلەی هەمەدان دێتە پێشەوە مەسلەی 66 دێتە پێشەوە و دوایی لە ڕێککەوتنی 11 ئازاری هەفتا جارێکی ناو شۆڕش کاتێک کە یەکێتی نیشتیمانی کوردستان دروستە بێ جەنابەت پێشمەرگە بوویتە لە شاخوا ئەزانی کاتێک کە مانیفێستی یەکێتی ئەعلانەکرێ الاتحاد الوطنی لماذا ینی هەموو ئەمانە نیشانی ئەوەدا کە ئەو بەشێک لە کوردستان دروست بووە بۆ دژایەتی بەشەکەی تر بۆیە ئێستا دوو قوتابخانەی جیاواز هەیە قوتابخانەیەکە کە قوتابخانەیەکی شۆڕژگێڕی نەتەوەیە قوتابخانەیە کە بەداخۆ لە جاتەوەی عێراقچێتی بنێسا ئێرانچێتین و ئەیانەوەی ئەو سیاساتانەی کە ئێران هەیەی لەم ناوچەیە جێبەجێ بکەن کاک دکتۆر باوەز لە مێژوو بێنین ینی باسی ئەمڕۆ زیاتر بکەین بۆ خۆ دەزانین لە 16 ئۆکتۆبەر سوکایەتی زۆر بە ئاڵای کوردستان کرا حەسەن پلایز کە نوێنەری حەشدی شعبیە هەڕەشەی لە کوشتنی کوڕان و گەنجانی کورد و دەیگوت ژنان و کچتانتان بە سەبایە دەبن پرسیارەکە ئەمەیە ئێستا کاتی ئەوە نەهاتووە شاندی دانوستانکاری کورد کە دەڕوا ئەم حکوومەتە نوێیە پێک بێنێ و لەگەڵیان ڕێگەک لەوێ کاتی ئەوە نەهاتووە پێش قسەکردن باسی ئەمانیان لەگەڵ بکەن بۆی ئێوە بینەرانی بەڕێز بزانن لە هەموو ئەو گفتوگویانەی کە ڕابردوو هەبووە شاندی پارتی دیموکراتی کوردستان و شاندی حکوومەتی هەرێمی کوردستان بە جددی لەسەر ئەم بابەتە قسەی کردەوە نەخشە ڕێگاشیان داوە بۆ ئاساییکردنەوە و لە زمینەوە ئاساییکردنەوە بۆ نمونە ڕێکوتنی شنگالی لێکەوت و لێک تێگەیشتنی ئاساییکردنەوەی بارودۆخی کەرکووکیشی لێکەوتەوە بەڵام بۆ نمونە مەسەڵەن سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان تەکلیفیان لە حکوومەتی ئیتحادیە کرد تا ئینتخابات ئەو لێک تێگەیشتانە جێبەجێ نەکرێ ئەمە خاڵێکی تر بەنسبەت ئێستا شاندی دانوستانکاری پارتی دیموکراتی کوردستان و نوێنەرانی حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی نوێیەم کە لەگەڵ حکوومەتی عێراقی دانیشن زۆر بە جددی گفتوگۆ لەسەر ئاساییکردنەوەی بارودۆخی کەرکووکەکەن بەڵام ئەو خیانەتەی لە 16 ئۆکتۆبەر ڕوویدا دوای 5 ساڵ هێشتان ئاسەوارەکانی ئەوەندە قورسن کە کاری یەکجار جددی ئەوێ بۆ چارەسەرکردنی لەگەڵەوەی بەشێک لە ئەو دەسەڵاتەی لە هەرێمی کوردستان هەیە بەو ئاساییکردنەوەیە پێیان خۆش نییە یاڕازی کاک دکتۆر بۆ خۆ دەزانی ینی حکوومەتی عێراقی بڕێوەیە بۆ ئەوەی دروست بکرێ بمانەوێت نەمانوێت پارتی وێچەتیش بەشدار بن لە دانوستانەکە من دێمە سەر کەرکووک دەتانەوێت ئێوە لەگەڵ یەکێتی چۆن ڕێبکەون لەسەر ئاساییکردنەوەی دۆخی کەرکووک تعریبێکی گەورە بڕێوەی ڕێدەکەون بە تایبەتی لەسەر پۆستی پارێزگار ئێستا کەسێک پارێزگارە کە ڕێک نوێنەری سەدام حوسێنی جارانە لە تعریبە ئێمە لەگەڵ یەکێتی نیشتیمانی گفتوگویەکی جیاوازە ئێمە لەگەڵ حکوومەتی ئیتحادی و لەگەڵ شاندی دانسکاری حکوومەتی ئیتحادی ڕێکەکەوین چکە ئەوە لە دەسەڵاتی یەکێتی نیشتیمانی کوردستان دەرچووە یەکێتی نیشتیمانی کوردستان بە ئیمزای بابەکر سدیق لە بەڵگەنامەکانی ئێوەش لە بڵاوکرایەوە لە لای ئێمەژە و بەڵگەنامە هەیە ئیمزایان کردووە کە ڕاکانجبوری تا هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای ئایندە لە شوێنی خۆی بمێنێتەوە ئەم گفتوگوۆیە هیچ پەیوەندی بە یەکێتی نیشتیمانی کوردستانەوە نیە ئەم گفتوگوۆیە پەیوەندی بە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتحادی هەیە بە پێی قەراری محکەمەی ئیتحادیش ئەو ناوچانەی کێشە لەسەر ناوچەی کێشە لەسەرن لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتحادی
نەک لە نێوان یەکێتی و خەڵکی تر. زۆر باشە کاک دکتۆر محەممەد بە زۆر بەڕاشکاوەنە ژەگەر پێم بڵێ ئێوە بەپێ ئەو بەڵگەنامانی کە ئێوە قسەتان لەسەر کرد داوای پۆستی پارێزگاری کەرکووک دەکەن وەکو پارتی دیموکراتی کوردستان. پارتی دیموکراتی کوردستان زۆر بەڕوونی لەسەر ئەو بابەتە قسەی کردووە. یەک ئێمە دان نانین بە هیچ داگیرکاریەک و هیچ پۆستێکە بە داگیرکاری بەسەر خەڵکی کەرکووکە سەپێنرابێ و پێمان وایە کوردێکی نیشتیمان پەروەر ئەبێ پارێزگاری کەرکووک بێ لەبەر ئەوەی کە استحقاقی انتخابی و استحقاقی جەماوەری و ڕێژەی سوکانی و ناوچەی کوردستانی ئەم مافەی بە خەڵکی کوردستان داوە و ئەو پۆستێ سەداگیر کراوە لە خەڵکی کوردستان. پارتی دیموکراتی کوردستان ئەوەندە مردووی پۆست نییە، بەڵام ئێمە پێمان وایە لە پارتی دیموکراتی کوردستان ئەندامانی پارتی دیموکراتی کوردستان بۆ نمونە لە حکوومەتی هەرێمی کوردستان، بۆ نمونە لە پارێزگای هەولێر، بۆ نمونە لە پارێزگای دوهۆر، ئەگەر ئەندامێکی پارتی دیموکراتی کوردستان پارێزگاری کەرکووک بێ بە هیچ شێوەیەک ناکەوێتە ژێرباری خیانەتکردن لە خەڵکی کوردستان. زۆر باشە زۆر بەڕێز دکتۆر محەممەد خۆشید بەرپرسی لە قیسەی پارتی دیموکراتی کوردستان لە کەرکووک گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵ. سوپاس بۆ ئێوە، شەوتان باش.